بازاڕی سەوزە و میوەی نوێ و هاوچەرخی هەڵەبجەیە. حاجی نەریمان زیاتر لە 20 ساڵە کاری فرۆشتنی سەوزە و میوە دەکات. لەسەر عەلوە نوێیەکە قسەی هەیە و دەڵێ دووریان خستووینەتەوە و بازاڕمان نەماوە. شوێنی ئێمە لە ناو شارا بوون، باشە ئێستا هاتوونەتە دەرەوەی شار زۆر دوور خراوێنێتەوە. قەرار و خەتی پاس و تەکسی لەسەر بێ بۆ ئەوی هاوڵاتیان بتوان سەردارمان بکەن، بەقاڵەکان بێنە لامان، ئەمانەیان دابین نەکردو بۆمان. قەرار بوو ژێرەوەی بەڕاد بێ بۆ خۆمان شتێکمان ماوە بخێنە ناوی ئەوەی تیان نییە. ئێمە ئەمانەیە بەڕادێک هەبێت تایبەت بێ بە عەلوە بە خۆمان، ئێمە بتوانین شتەکانمان بخێنە ناوی کەی پێویستمان بوو دەریکەنەوە، نەبێ شێوەیە کرێبێ لەسەرمان و لەسەر هاوڵاتیان بکەوێ. بەپێی وتی خاوەن دوکانەکانی عەلوەکە بڕیار بووە دوکانێک ساردخانی تێدا دروست بکرێت. هاوکات هەندێک گلەیان لە خزمەتگوزاری و شوێنی دروستکردنی عەلوەکە هەیە. ئێمە لەم عەلوە زۆر وەزمان خراپە، لەبەر گەرمە و لەبەر بۆن و لەبەر پیسپۆخی دەوروبەرمان. ئەم شوێنە کە شەڕەوەین دایناوە بۆ عەلوە بەخوای مەرجێکی تەندروستی تیان نییە. ئەمجا بۆ نمونە باسەکان هەر کام لە کەناڵەکان کان لە مەسوولەکان ئامادەن سەعاتێک بێنە ئێرە تا سەعات 4 تا 5 تا خۆرنە نشێ ئێمە ژیانمان نییە، بەیانی سەعات دەتوانیشکەن 2 سەعاتەکە ئەبێ بۆ خۆمان بچینە ماڵە بخەین و سەگەمان لێرە بگەنێت. مشکلەمان لێرە لە ئەدای دروستکردنی عەلوەکە نییە تا ڕادێک. مشکلەمان ئێمە زیاتر لەگەڵ بڵێن گوێزانەوەی شتەکان هێنان و بردننی ڕستەکە بۆ بەقاڵەکان تەکلیف زۆرەکە. کابرا بای 10,000 ڕستەکرێت لە بەشێ بە 5 بۆی بنەوە، خۆی 2000 خێرەکە، ئەی کاکە 5000 بە چی با کابرا؟ مشکلەمان زیاتر ئەوانەیە. ئێمە هەڵەبجە لە پێشووتردا عەلوەیەکی پێشکەوتووی نەبوو. عەلوە نوێیەکە لەسەر ڕوبەری 15 دووەنم زەوی دروست کراوە. لە 18 ساردخانەی گەورە و مزگەوت و کافتریا پێگاتووە. سەرەتای کارکردنی کاسبکاران لە عەلوە نوێیەکە گلەیانەیە و نەبوونی ساردخانە لە هەر دوکانێک و دووری شوێنەکە و بێبازاڕی وەک خۆیان دەڵێن هەفتەیەکە قازانج ناکەن و ڕوبەڕووی زیانی دارایی بوونەتەوە. پەیام دەربارەی گرفت و کەم و کوڕیەکانی عەلوەکە و ناڕزایی کاسبکاران پەیوەندی بە ئیدارەکەیەوە کرد، بەڵام ڕوونکردنەوەیان نەدا و ڕایان گەیاند لە چەند ڕۆژی ئایندەدا لەبارەی ناڕزایی ئەو خاوەن دوکانانە ڕوونکردنەوە دەدەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.